سڵاوەیە و بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆی ڕۆژی شەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بڵاوبوونەوەی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران بۆ زیاتر لە 113 شار و شارۆچکە بڵاو بۆتەوە. گیان بەخەتکردنی سێ هاوڵاتی دیکە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی بەفرەنباری 1404 هەتاوی. داخرانی سلف سرویسی زانکۆی شەهید بەهشتی تاران بە مەبەستی ڕێگری لە کۆبوونەوەی خوێندکاران. درێژەی سەرکوتی خەڵکی ناڕازی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە و لە سێدارەدانی شەشبەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران بۆ زیاتر لە 113 شار و شارۆچکە لە ئێران و کوردستان بڵاو بۆتەوە. بە پێی دوایین هەواڵەکان ناڕزایەتیەکانی خەڵک لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران لە زیاتر لە 113 شار و شارۆچکەدا بەردەوامە. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون لە شارەکانی سەراوڵەی ئیلام، نەیشابور، ئێسفەراین، مەشهەد، تەورێز، هەمەدان، کرماشان، تاران و دەیان شار و شارۆچکەی دیکە خەڵک دژ بە جنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و خراپی دۆخی ژیان و مایشەتیان ڕژەونەتە سەر شەقامەکان و خوازیاری هەڵۆشانەوەی ئەو ڕژێمە بوون. بە وتەی سەرچاوەگادارەکانیش ناڕزایەتیەکانی خەڵک لە زۆربەی شارەکان چووەتە بواری خۆپاراستنی ڕەواوە و ناڕازیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەگەری هێرشی هێزە سەرکوتگەریەکانی ڕژێم بۆ سەریان وەڵامی هێرشەکانیان ئەدەنەوە و خۆیان دەپارێزن. ئەشکەنجە و ئازاری هاوڵاتیەکی تەمەن 60 ساڵی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە. بەپێی راپۆرتەکان محەممەد پەیغامی هاوڵاتی تەمەن 6 ساڵی خەڵکی شاری شنۆ بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە. ئەو هاوڵاتیە کە ڕۆژی یەکشەممە 23 سەرماوەزی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە بەهۆی ئەشکەنجە و ئازاری لە گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە جەڵدەی دڵ لێداوە و بەبێ ئاگاداری بنەماڵەکەشی نەشتەرگەری بۆ کراوە. شایانی باسە پاش ئەنجامدانی نەشتەرگەری ئەو بنکراوە بەبێ ئەوەی کەماوەی دەرمانیەکەی لە نەخۆشخانەکان تێپەڕ بکات دیسان بۆ گرتوخانەکانی ئەو ناوەندە ڕاگوێزراوەتەوە و مەترسیش لەسەر ژیانی هەیە. گیان بەخەتکردنی سێ هاوڵاتی دیکە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی بەفرانباری 1404 هەتاوی. بە پێراپۆرتەکان سێ هاوڵاتی دیکە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە کوردستان و ئێران بە تەقی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی گیانیان بەخەت کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سێ قارەمانی دیکە بەناوەکانی ئەحەد ئیبراهیمپور عەبدۆلی خەڵکی نور ئابادی پارێزگای لۆڕستان، مستەفا فەلاحی تەمەن 15 ساڵ و خەڵکی شارستانی ئەزنا و هەروەها عەلی عەزیزی خەڵکی شارستانی هەرسین سەر بە پارێزگای کرماشان بەهۆی تەقی ڕاستەوخۆی هێزە جەنایەتکارەکانی ڕژیم لە ڕەوتی ناڕزایەتیەکاندا گیانیان بەخەت کردووە و بەدەیان هاوڵاتی دیکەی ناڕازی بریندار بوون. شایانی باسە کۆمەڵێکی زۆر لە ناڕازیان کە بریندار بوون لەلایەن ناوەندە پزیشکیەکانی حکوومەتەوە دەرمان نەکراون و کۆمەڵێکیان لە دۆخێکی خراپی تەندروستیدان. داخرانی سلف سرویسی زانکۆی شەهید بەهشتی تاران بە مەبەستی ڕێگری لە کۆبوونەوەی خوێندکاران. بە پێراپۆرتەکان سلف سرویسی زانکۆی شەهید بەهشتی شاری تاران و هەروەها خابگاکانی ئەو زانکۆیە لەلایەن بەپرسانەوە بە مەبەستی ڕێگری لە کۆبوونەوەی خوێندکاران داخراون. خوێندکاران ئاماژە بەوە دەکەن کە ڕژێمی کۆماری ئیسلامی کە هەموو ساڵێک ترسی ڕاپەڕینی سەراسەری خوێندکاران لە دڵیدایە بە مەبەستی ڕێگری لە دەستپێکردنی ناڕزایەتیەکی هاوشەوی ساڵانی ڕابردوو لە زانکۆکانی ئێران سلف سرویس و خابگاکانی زانکۆی شەهید بەهشتی داخستووە و بڕیارە لە زانکۆکانی دیکەشدا ئەم بڕیارە بەڕێوەبەرن. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان خوێندکاران یان بەدەیان خوێندکار لە زانکۆ جیاوازەکانی ئێران بەهۆی بەشداری و پشتیوانیان لە ناڕزایەتیەکانی خەڵک دەست بە ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە ئەمنیەکان کراون. درێژەی سەرکوتی خەڵکی ناڕازی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. بە پێی دوایین زانیاریەکان لانیکەم 77 هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بەهۆی بەشداریان لە ناڕزایەتی خەڵک دژ بە جەنایەتەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی و خراپی دۆخی ژیانیان دەست بەسەر کراون. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە لانیکەم 12 8 منداڵ 7 خوێندکار و هەروەها 5 مامۆستا لە نێو دەست بەسەرکراوانە و بەم شێوەیەش ئاماری گشتی دەست بەسەرکراوانی ناڕزایەتیەکان گەیشتون بە 132 کەس
شایانی باسە 64 کەس لە دەست بەسەرکراوان خەڵکی شارەکانی کوردستان و لانی کەم 39 هاوڵاتی دیکەش لە پارێزگای لوڕستان دەست بەسەرکراون کە زۆرترینیان یان زۆرترین ئامارە. بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی منداڵان لە ئێران. بە پێی دوایین زانیاریەکان کۆمەڵێکی زۆر لە منداڵان کە بەشداریان لە ڕەوتی ناڕزایەتیەکان دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی کردووە لەلایەن هێزەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان نازەنین موسەوی و فەرهاد بیتخۆری تەمەن 17 ساڵ و خەڵکی شاری سەبزەوار، ڕەزا حەیدەری و شایانی ئەسڵ مەرز تەمەن 18 ساڵ و خەڵکی دەڕەشار، عەلی ڕەزا موئمنی تەمەن 18 ساڵ و خەڵکی شارستانی دێهلۆران، موسا موسەوی و ئاریان سەلەحشور تەمەن 17 ساڵ و خەڵکی شاری ئیزا، ڕەزا سەلەحشور تەمەن 16 ساڵ و خەڵکی شارستانی فولار شەهر و هەروەها ئارتین ئەحمەدی تەمەن 14 ساڵ و خەڵکی شاری سنە لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژێمەوە دەست بەسەر کراون و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندانە کراون. پشتیوانی ئەنجومەنە سنفیەکانی معەلیمان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی خەڵک. ڕۆژی ڕابردوو ئەنجومەن و کانونەکانی سنفی معەلیمان لە پارێزگاکانی فارس، مازەندەران و بوشهر بە بڵاوکردنەوەی چەندین بەیاننامەی جیاواز پشتیوانیان لە ڕەوتی ناڕزایەتیەکان و مانگرتنی دوکانداران لە ئێران کرد. بە پێی دوایین هەواڵەکان ئەنجومەنی فەرهەنگیانی فارس لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاندووە کە ناڕزایەتی خەڵک لە ئێران مافێکی ڕەوایە و ئیدانەی بەکارهێنانی هەموو شێوازێکی تونند و تیژی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دژ بە خۆپیشاندەران دەکەن. هەروەها کانونی سنفی فەرهەنگیانی پارێزگای مازەندەران لە بەیاننامەیەکدا ئیدانەی سەرکوتی خەڵکی ناڕازی لە ئێران کردووە و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پێویستە خەڵک بە یەکڕێزی بە شێوازێکی ئۆرگانیزە ناڕزایەتیەکان بەڕێوەبەرن تاوەکو کەمترین زیانیان بەربکەوێت. هەروەها هاوکات کانونی سنفی معەلیمانی بوشەهر ئاماژەی بۆ کردووە کە ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران لە بەردەوامی خەباتی زیاتر لە 1 سەدەی خەڵکی ئێران لە ڕێگەی ئازادی بەرابەری و دادپەروەریدایە و ئیدانەی هەر شێوەیەت لە تونند و تیژی هێزەکانی ڕژیم دژ بە خەڵکی ناڕازی دەکەن. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، هاوکات لەگەڵ ناڕزایەتیەکانی بەندکراوان لە زیندانەکانی ڕژیم و بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران دژ بە سەپاندنی حکمی ئەعدام بەسەر زیندانیاندا. 6 بەندکراو بەناوەکانی ئەحەد میرزایی، حەنیف محەممەدی، یاسین عەزیمی، عەباس قولیپور، فەرید نوریزاد و قاسم ئەمینی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ئیسفەراین، نەوشەهر، ئیسفەهان، قوچان و ناوەندی سنە ئیعدام کراون. هێرشی ئەمریکا بۆ سەر ڤەنزوێلا و دەستگیرکردنی مادۆرۆ ڕئیس جمهوری ڤەنزوێلا. دوایین هەواڵ. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا شەممە 13 بەفرامبەر پشتڕاستی کردەوە کە هێرشێکی گەورە و سەرکەوتوو بۆ سەر خاکی ڤەنزوێلا ئەنجامدراوە و نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤەنزوێلا لەگەڵ هاوسەرەکەی دەستگیر کراون و لە وڵاتەکەیان دوورخراونەتەوە. تۆڕی ئەمریکای CBS ڕۆژی شەمە ڕایگەیاند کە مادۆرۆ لەلایەن هێزە تایبەتەکانی ئەمریکا ناسراو بە دێلتا فۆرس دەستگیر کراوە. ترامپ ڕوونی نەکردەوە مادۆرۆ بۆ کوێ گواستراوەتەوە یان چارەنووسی چی دەبێت، بەڵام بەڵێنیدا کە ئێوارەی ئەمڕۆ لە شوێنی خۆی لە فلۆریدا کۆنگرەیەکی ڕۆژنەوانی بۆ ئەو مەبەستە بەڕێوە ببات. لە دوای بڵاوبوونەوەی ڤیدۆکانیش لە ڕوودانی چەند تەقینەوەیەک لە پایتەختی ڤەنزوێلا کە گوترا دەوروبەری کاتژمێر 2 بەیانی شەمە ڕوویداوە، ئاشانسە هەواڵیەکان هەواڵیاندا لە فڕێنی فڕۆکەکان لەسەر ئاسمانی کاراکاز لە ناو نائارامیەکاندا و دووکەڵێکی زۆریش لە ئاسماندا دیار بوو. بە پێی بەیاننامەی حکوومەتی ڤەنزوێلا ئەم تەقینەوانە تەنها لە کاراکاز نەبوون بەڵکو لە 3 پارێزگای میراندا، ئاراغوا و لاگوایەراش ڕوویانداوە. شانی باسە کە لە زیاتر لە 2 مانگ دەبێت پێش ئێستا هێز ئەمریکیەکان لە دەریای کارەبی و ناوچەی ڕۆژهەڵاتی ئۆقیانوسی ئارام هێرشی جیاوازیان بە بیانووی بوونی قایەقی هەڵگری مادە هۆشبەر ئەنجام دەدا کە لەو هێرشانەشدا لانی کەم 107 کەس گیانیان لەدەستداوە. بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.